بەهۆی ئەوەی کۆمپانیەکانی کۆماری ئەڵمانیای فیدرال هاوشان لەگەڵ زۆربەی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا یابان لە هەشتەکانی سەدەی ڕابردوو ڕۆڵیان هەبووە لە فرۆشتنی بەشی زۆری چەکی کیمیاوی بە ڕژێمی بەعسی ڕووخاو. ئەوەش ئەو چەکانە لە قەڵاچۆکردنی هاوڵاتیانی کوردستان بەکارهێنا و ئاکامەکەشی دیان هزار هاوڵاتی سڤیل بوونە قوربانی. نمونەیەکی دیاری تاوانەکانیش کیمیابارانی شاری هەلەبجە بوو. هاوشان لەگەڵ شاری هەلەبجە 250 جاری دیکە کوردستان لە نێوان ساڵەکانی 1970 و 1970 بەو چەکانە کیمیاباران کراون. تا ئێستا سەدان لەو قوربانیانە کە بە چەکی ئەو وڵاتانە کیمیاباران کراون بەدەم ئازارەوە دەتلێنەوە. ناوەش بە مردنی هەریەکێکیان ژمارەیەکی تازە دەخرێتە سەر ئەو 5,000 قوربانەی چەکی کیمیاوی شاری هەڵەبجە. داواکاریەکی سەرەتایی دووبارە دەخێنە بەردەستی ئەوەی بەڕێز کە بۆ چەندین ساڵە داوایان دەکەین و بەداخەوە بۆ جارێکیش وەڵامتان نەداینەوە. هیوادارین ئەوەی بەڕێز بە ڕۆلی مرۆڤ دۆستانەی خۆتان هەڵبستن لە پشتیوانیکردنی ئەم داواکاریانە و نەفرەت لەو مێژۆ ناشرنەی ڕابردوو بکەن کە بە چەکی کیمیاوی کۆمپانیاکانتان بەشداریتان کرد لەو تاوانە. وەک زۆر وڵاتی دیکە لەوانە ئەمریکا وڵاتانی دیکە لە جیهان داواکاریەکانیشمان بریتین لەمانەی خوارەوە. حکوومەتی ئەڵمانیا بە فەرمیدان بە تاوانەکانی جینۆسایددا کوور بنێت وەکو جینۆساید کە دادگای باڵای تاوانەکانی عێراقدانی پێداناوە. حکوومەتی ئەڵمانیا بەشداری بکات لە کەمکردنەوەی ئازاری بریندارانی چەکی کیمیاوی لە کوردستان بە چارەسەرکردنی بریندارەکان لە وڵاتی ئەڵمانیا. ویزا بدەن بە بریندارەکان بۆ چارەسەرکردنی پزیشکی لە وڵاتەکەتان و هەروەها قەرەبوو وەک قەرەبوویەک ژمارەی کورسی خوێندن بۆ نەوەکانی بریندارانی کیمیاوی لە زانکۆیی ئەڵمانیا تەرخان بکەن.